ئێمە وێنەی سلێمانیمان کێشاوە. ئەمڕۆ زۆرم پێخۆشە لە ئارت فرۆشم. من ئەمڕۆ زۆر دڵخۆش بووم لە ئارت فرۆش، پێشانجایەکی زۆر خۆش بوو. ڕسمەکە بۆ نمونینی شاخەی گۆژدە و لەگەڵ شەقام و ئاڵای کوردستان و ئەوانە. وێنەکە زۆر جوان بوو. ئێمە لەگەڵ هاوڕەکانمانە ئەم تابلۆیەمان کێشاوە، ئەمانەی لە سلێمانی بمێنێتەوە. ئەم ڕسمانە خۆمان کردومانەوە باسی شاری جوانەکات و هیوادارم کە ئێوە بێن بۆ ئێرە. شاری سلێمانی زۆر جوانە. من سلێمانی زۆر خۆشە، حەز ئەەکەم هەرەوە بە جوانی مێنێت. وێنەکانمان هەموو شتێکی جوانی شاری سلێمانی تێدایە. پێشانگاکەمان وێنەی زۆر جوانی لێ، تۆ شوێرەستەی بکە. ئەم وێنەیەمان کێشاوە لەسەر سێ ئیشی جیاواز: کۆلاج، ئەلوان، گرافی. ئێمە وێنەی سلێمانیمان کێشاوە، وەرە سەری وێنەکەمان بکە.